طەیف سامی ئەو ئافرەتەی دەسەڵاتی خەرجکردنی پارەی هەموو عێراقی لایە. طەیف سامی محەممەد وەزیری دارایی عێراق تەمەنی 59 ساڵە، ژیانی هاوسەرەتی پێک نەهێناوە، هەڵگری بڕوانامەی بەکالۆرۆسە لە کارگێڕی و ئابووری. لە دوای ڕووخانی ڕژێمی بەعس بە فەرمانی پۆڵ بریمەر حاکمی مەدەنی ئەمریکا لە عێراق کرا بە بەڕێوەبەری گشتی بودجە. ساڵی 2019 لە کابینەی کازمی بوو بە بریکاری وەزارەتی دارایی. لە مانگی دەی ساڵی 2022 لە کابینەی سوودانی پۆستی وەزیری دارایی عێراقی وەرگرت. دەسەڵاتەکانی وەزیری دارایی عێراق چین؟ بەپێی یاسایی کارگێڕی دارایی عێراق خەرجکردنی پارە دەسەڵاتی تایبەتمەندی وەزیری داراییە. لە ئێستاشدا ئەو دەسەڵاتە لای طەیف سامیە. ئەوانەی لەگەڵ طەیف سامی مامەڵەیان کردووە دەڵێن طەیف کاری نایاسایی ناکات، گفتوگۆش لەگەڵیدا سوودی نییە، تەنیا ئەو پارانە خەرج دەکات کە لە چوارچێوەی یاسادا دیاری کراون. کاتێکیش داوای پارەی لێ دەکرێت 3 وشە بەردەوام دووبارە دەکاتەوە و دەڵێت نیمە، نییە، لەکوێی بێنم. وەزیری دارایی عێراق بەوە ناسراوە گوێ بە ڕێکەوتنە سیاسیەکان نادات. ئەگەر بڕیارێک لە چوارچێوەی یاسای بودجەدا نەبێت پشتگوێی دەخات، تەنانەت بە قسەی سەرۆکوەزیرانیش ناکات. هەرەمەش وای کرد واژوو لەسەر ناردنی 400 ملیارەکەی هەرێم نەکات. طەیف سامی لەم کابینەیەدا ڕاستەوخۆ لەلایەن محەممەد شیع سوودانی دانراوە. بە گوێرەی بەداداچوونەکانی پەیام طەیف سامی لەگەڵ سوودانی لە یەک عەشیرەتن. طەیف سامی بۆچی ئامادە نییە لەسەر بەرپرسیارەتی خۆی پارە بۆ هەرێم بنێرێت؟ ئەنجومەنی وەزیرانی عێراق لە 12 ساڵی 2022 بە زۆرینەی دەنگ بڕیاریدا 400 ملیار دینار بۆ هەرێم بنێرێت، بەڵام وەزیری دارایی لەو کۆبوونەوەیشدا دەنگی بەناردنی نەدا. طەیف سامی سەرەڕای بڕیاری ئەنجومەنی وەزیران ئامادە نییە بە واژۆی خۆی 400 ملیارەکە بۆ هەرێم بنێرێت. نووسراوێکیشدا بۆ ئەنجومەنی وەزیران طەیف سامی 3 خاڵ بۆ نەناردنی بودجەی هەرێم دەهێنێتەوە کە ئەمانن: پاکتاونەکردنی شایستە دارایەکانی نێوان هەرێم و بەغدا لە ساڵانی ڕابردوو، جێبەجێ نەکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی بۆ هەڵوەشاندنەوەی یاسای نەوت و غازی هەرێم، راپۆرتی دیوانی چاودێری دارایی هەرێم لەبارەی خەرجیەکانەوە کە لەلایەن دیوانی چاودێری دارایی عێراق وردبینی بۆ نەکراوە.